يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا حامل القرآن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان و درود و سڵاو بۆ سەر گەورەی پەیامبەران محەممەد درودی خۆی لەسەر بێ و هەروەها خانەوادە و یارانی بە تێکڕا. ئازیزانی بیسەر و بینەری بەرنامەی قورئان خوێنانی نەوجەوان، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ. خودای بەرز و بڵند دەفەرمێ بەڕاستی قورئانی پیرۆزمان بۆ یادکردنەوە ئاسان کردووە و هەروها پێشەوا شافعی ڕەحمەتی خۆی لێبێ دەفەرمێ ئەگەر دەتەوێت نەفسی خۆت چاک بکەی یاخود کوڕەکەت یاخود کچەکەت یان براکەت یان هەر کەسێک کە بتەوێ ئەوە لە نێو باخچەی قورئانی دابنێ. ئەوە خوددا چاکی دەکات خۆی بیەوێ یان نەیەوێ بەویستی خوا. قورئان خوێنانی نەوجەوان ئەو بەرنامەیە کەوا لە میانەی داتیشک دەخێنە سەرەو کەسانەی لە باخچەی قورئانی پیرۆزدا دانراون و قورئانی پیرۆزیان لەبەر کردووە و هێشتا نەگەیشتونەتە تەمەنی 15 ساڵی. کوڕان و کچانێک کە دەستیان بە لەبەرکردنی قورئانی پیرۆز کردووە کاتێک کە ئەوان تەمەنیان 6 یان 7 یان 8 ساڵان بووە و لەبەرکردنی قورئانی پیرۆزیان تەواو کردووە بەر لەوەی کە بگەنە تەمەنی 15 ساڵی. میوانەکەمان لەم ئەڵقەیەدا بەویستی خوا حافظ قورئان دانیا ئەحمەدە. بەخێر بێ دانیا. سپاستان دەکەم. حاڵت چۆنە؟ سپاس بۆ خوا. باشیت؟ بەڵێ. دانیا تەمەنت ئێستا چەندە؟ 14 ساڵ. 14 ساڵانی. بە چەند ساڵ قورئانی پیرۆزت لەبەر کرد؟ قورئانم لەبەر کرد بە ساڵ و نیوێک. بە ساڵێک و نیو. ئێمە باسی 600 لاپەڕە دەکەین. لە ساڵێک و نیواتە بە نزیکی باسی کەمتر لە 540 ڕۆژ یاخود بە نزیکی 500 ڕۆژ و باسی زیاتر لە لاپەڕەیەک دەکەین لە ڕۆژێکدا. بەڵێ. بڕینێکە. باشە لە کێوە دەست بە لەبەرکردنی قورئان کرد؟ تەمەنە چەند بوو؟ تەمەنم 10 ساڵان بوو و کاتێک کە تەواو بووم تەمەنم 12 ساڵان بوو. جوانە. کاتە دەست بە لەبەرکردنی قورئان کرد و تۆ لە پۆلی پێنجەمدا بووی. بەڵێ. کێ بوو کە هانیدای بۆ لەبەرکردنی قورئان و دەست بە لەبەرکردنی قورئان کرد؟ دایکم و باوکم و هەروەهاش مامۆستاکەم. مامۆستاکە لە قوتابخانە یاخود لە ناوەند؟ لە ناوەند. جوانە. کەواتە پاڵنەری سەرەکی واتە تۆ بۆ قورئان لەبەر کرد بۆ دەست پێ کرد. باوکو دایکت هانیان دای. بەڵێ. دوای ئەوە ئایا پاڵنەری تر هەبوو؟ تاوەکو قورئان لە ڕۆژی دوایدا تکاکارم بێت. تاوەکو دایک و باوکم تاجی ڕێزیان لەسەردا بێت. تاوەکو خوددا لە خۆم ڕازی بکەم. تا خوا ڕازی بکەی داوا دەکەین خوا لێمان ڕازی بێ لە تۆش. با ئێستا لەگەڵ سەرەتادا دەست پێ بکەین. دەست پێ کرد و دوای ئەوەی کە باوکو و دایک و مامۆستاکەت هانیان دای باسم بۆ بکە لە سەرەتاوە جوزی عەمەد لەبەر کرد یاخود بە نزیکی؟ بەڵێ. بە نزیکی. و چەندت بە ڕۆژێک بە نزیکی لەبەر دەکرد لە ڕۆژێکدا؟ من لەبەرم من سوورەتە کورتەکانم لەبەر. لە سەرەتاوە سوورەتە کورتەکان. باشە با باسیەوە بکەین سەرەتای تەواوەتی. ئایا بۆ جوزی عەمە پێویست بە کاتێکی زۆر هەبوو؟ بەڵام دوای دەستپێکردن بە پلان و بەرنامەیەک بە تەواوەتی لەبەرکردنەکەت کرد. ڕێگا و ڕێبازت چۆن بوو؟ کەمێک گران بوو بەڵام سوپاس بۆ خوا بە تەواوی لەبەرم کرد. تەواوت کرد. باشە چۆن لەبەرت کرد؟ ئێستا دەست بە لەبەرکردنی قورئانی پیرۆز کرد. تۆ بە ساڵێک و چەند نیو بە نزیکی. باشە چەندت بە ڕۆژێک لەبەر دەکرد؟ مامۆستاکەم بۆی دەخوێنمەوە لە ڕۆژێکدا چارێکی جوزئێکم لەبەر دەکرد. لە چارەک بۆ 2 چارەک. لە ڕۆژێک لە نێوان چارەک و 2 چارەکدا واتە لە هەفتەیەکدا بە نزیکی جوزئێک یان کەمتر؟ نزیکی جوزئێک. جوزئێک. باشە ڕوبعێک یان 2 ڕوبع تۆ چۆن لەبەرت دەکرد و بە چ ڕێگا و شێوازێک؟ مامۆستاکە ئاەتەکەی دەخوێندەوە دوای دەمانگوتەوە. کەواتە باسی شێوەی گوێگرتن دەکەین. باشە چەند جار ئاەتەکە دووبارە دەکردەوە تا لەبەر دەکرد دانیا؟ من زۆر دووبارەم دەکردەوە. نازانم. واتە دەکرێت ئاەتەکەت 5 جار 6 جار دووبارە کردێتەوە؟ بەڵێ یان زیاتر. یان زیاتر. مامۆستا دەیخوێندەوە تۆش بە دوایدا دەدوتەوە. بە دڵنیایی و سوود هەیە لە شێوەی گوێگرتن. هەست بە سوودەکانی کرد بە تایبەتی جوان خوێندنەوە و مەخارج لە شێوەی گوێگرتن؟ ئێمە بە تەواوی یاساکانی تەجویدەوە دەمان خوێندەوە لەگەڵ تەواوی نیشانەکان. کەواتە ئێستا ئینشاڵڵا تۆ جوان خوێنی؟ بەڵێ. باشە تیلاوێکمان گوێ لێ بێ؟ فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم
بسم الله الرحمن الرحيم والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير صدق الله العظيم. ما شاء الله لێ کەواتە ڕێگای گوێگرتن سوود بە قوتابی دەگەیەنێ بە لەبەرکردن و بەوەی کە بە جوانی بخوێنێتەوە تا بەهاڵە لەبەر نەکات. باشە تۆ لە ڕۆژێکدا چەند لەبەرە کرد وتمان بۆ وێنە چارەک دوو لاپەڕۆنی و تۆ قوتابیش بوو لە قوتابخانە ئەو قوتابیش ئەرکی قوتابخانەی هەیە و تۆ منداڵێکی بچووک بوویت حەز لە یاری بووە لەوانەیە سەیری تەلەڤیزیۆنشت کردبێت تۆ چۆن ڕێخستنت دەکرد لە نێوان خوێندن و لەبەرکردن؟ زۆربەی کاتەکانم بە لەبەرکردنی قورئان خەریک بووم و لە دوای تاوبوونی داوامی ناوەت کەمێک شوانەکانم دەخوێند. وانەکانت دەخوێند واتە باسی کە ئەگەر بڵین ڕۆژێک لە ڕۆژان ویستی بێتت چارێکێک لەبەرکەی لە قوتابخانە هاتیەوە ئامانجمان ئەوەیە کە دەمانوێت بە درێژی باسیکەی تابیسەر و بینەر یان منداڵێک کە ئێستا گوێبیستمانە لەوانەیە بیەوێ لاسایی دانیە بکاتەوە یان کارەکان وەک تۆ ڕێک بخەن. ئێمە دوو داوامان هەبوو بەیانیان و ئێواران ئەوەش من دوو جار دەڕۆیشتم پێش قوتابخانە و دوای قوتابخانە. باشە کە داوام تاو دەبوو دەڕۆیشتم بۆ خوێندن. باشە ئێستا لە قوتابخانە تەواو بوویت و گەڕایتەوە بۆ ماڵەوە تەواو چیت دەکرد دوای ئەوەی کە پشوت دەدا و نانت دەخوارد گرنگیت بە ئەرکی قوتابخانەیان لەبەرکردن دەدا؟ لە نێوان هەردووکیان بەو شێوەیە. واتە دەست دەکرد بە جاری وە هەبوو لەبەرکردن یان دەورکردنەوە وە کاتیشت هەبوو بۆ یاریکردن؟ بەڵێ زۆر وایە کەواتە کارەکە تەنها پەیوەندی بە ڕێخستن و گونجاندنی کات هەبوو. کێ لە ڕێخستنی کات یارمەتی دەدای؟ دایک و باوکم. جوانە گونجاندن و ڕێخستنی کات ئەمە گرنگترین خاڵەوەیە تاوەکو مرۆڤ ڕوو بکاتە قورئانی پیرۆز و لەبەری بکە. باشە ئەگەر باس بکەین لە لەبەرکردنی قورئانی پیرۆز گرانەیان ئاسانە؟ گرانە ئەگەر بێت و تۆ بە باشی لەبەری بکەیت بە سووربوونەوە وەجێگیریکەی واتە گرانی تێدایە بەڵام ئەگەر بتەوێ و هەروەها تۆ شو درێژی و ئارامیت هەبێ بەسەر گرانیەکان زاڵ دەبی بۆ لەبەری دەکەی. چ سوورەتێک لەسەرت گران بوو بۆ لەبەرکردن یان ئاەت؟ سوورەتی شوورە و سوورەتی جاثیە. سوورەتی جاثیە گران بوو ها؟ بەڵێ. تۆ تەفسیرت دەخوێندەوە یان مانای وشەکان؟ جاری وا بوو لە کاتی تاقیکردنەوە داوای مانایان لێ دەکردین. جوان. بەڵێ. و ئەو ئاەتانی کە تۆ لەبەرت دەکردن تۆ مانا و وشەکانی تێدەگەیشتی؟ نەک هەمووی بەڵام هەندێک تێدەگەیشتی. باشە کۆتا سوورەت کە لەبەرت کرد؟ جوزئی سێم بوو سوورەتی ئالی ئیمران. سوورەتی ئالی ئیمران کۆتایەکەی واتە کۆتا لاپەڕە؟ کۆتا لاپەڕە ئەمە کەی بوو لەبیرتە؟ لە پۆلی 6 بوو. تۆ لە کەی لە چ ڕۆژێکدا بووی بەبیرت دێ؟ بیرت نایەت؟ ڕۆژی شەمە واتە تەنها 30 ساڵ تێپەڕیوە. ڕۆژی شەمە لە ماڵەوە بووی؟ لە ناوەند بوو. باشە باسم بۆ بکە لەو ساتەی کە کۆتا لاپەڕەت ختم کرد. من جوزێکی تاوام لەبەر کرده بوو بە 2 ڕۆژ لەبەرم کرد. جوزئێکی تەواو لە 2 ڕۆژ هەموو ڕۆژێ دەلاپەڕە. بەشێکی لە ماڵەوە بوو دوای چوون بۆ لای مامۆستاکەم کۆتا ئاەتم و ختم کردم و نزام کرد. دانیە دەلاپەڕە لە ڕۆژێکدا چۆن لەبەر دەکرد؟ ڕاستیەکەی من ئەو ڕۆژەی جوانەیەکم نەدەخوێند و هەموو کاتەکەم بۆ قورئان دانا. نەدەخوێن بۆ دەلاپەڕە چەندی کات پێویست بوو؟ من یەک لاپەڕم لەبەر دەکرد و پشوم دەدا و دواتر لاپەڕێکی. واتە بە نزیکی چەند کات؟ 2 3 4 کاتژمێر؟ لەبیرم نەماوە. باشە دوای ئەوەی ختمی کۆتا لاپەڕەت کرد خوێنتەوە هەستەکانت چۆن بوو؟ من زۆر خۆشحاڵ بووم
وە کاتێک بەدایکی شموت خۆشەکە سەرەتا لە ناوەند کێ لە دەور بوو تەنها مامۆستاکەت هەموو هاوڕەکان و مامۆستاکەم کەواتە هەستەکانت چۆن بوو وە دۆخەکە ئێمە بەڕاستی زۆر خۆشحاڵ و شاد بووین جوانە دوای ئەوە گەڕایتەوە بۆ ماڵەوە یان تەلەفۆنت بۆ کردن چۆن بەدایک و باوکەت گەڕایتەوە بینینەکە چۆن بوو جوان بوو تەنها جوان ناتوانم وەصفی بکەم واتە شادی لە چاوی دایک و باوکدا زۆر بووە لە ماوەی 2 ساڵدا یان ساڵ و نیوە کە قورئانی پیرۆزت لەبەر کرد ناڕەحەتی و ماندوێتی تێدا هەبووە لەسەر تۆ وە لەسەر دایک و باوکت دوای تەواوکردنت لە لەبەرکردن ئایا ماندوێتی ماوە کەمێک بەڵێ چۆن زۆر باشە هەست بە دڵخۆشی دەکەی ئێستا کە تۆ حافزی قورئانی پیرۆزی بەڵێ سوپاسی خوا دەکەم لەسەر ئەم بەخشە چ شتێک کاری لێکردی واتە دوای ئەوەی کە قورئانی پیرۆزت لەبەر کرد کەسێتیت گۆڕا بۆ باشتر یان بووی بە کەسێکی توند کە نەرمونیان نەبێ مامەڵە لەگەڵ خەڵکیدا نەکات یان پێچەوانە بووی دوای لەبەرکردنی نابە قورئان پێچەوانە چۆن پەیوەندیم لەگەڵ کەسانی تردا باش بوو و هەروەها نوێژەکان باشتر بوو ئێمە بۆچی دەپرسین لەبەرەوەی کەوا کەسی وا هەیە دەبیستین کە دەڵێ مناڵەکانتان بۆ لەبەرکردنی قورئان منێرن تاوەکو نەبنە کەسانی توند تاوەکو نەبن بە کەسانی گۆشەگیر کە قسە لەگەڵ کەس نەکەن بەڵام ئەمە ڕاست نییە قورئان زیاتر بە سۆز و بە بەزەیمان دەکات لەگەڵ خەڵک کەواتە دوای ئەوەی کە دانیا بوو بە حافزی قورئانی پیرۆز لە قوتابخانە چۆن بووی کاتێک کە چوویتەوە بۆ قوتابخانە هاوڕەکان و مامۆستاکانت زانیان کە تۆ حافزیت دۆخەکە چۆن بوو ئەوان زۆر خۆشحاڵ بوون کاتێک کە پێم وتن بە خوێندنەوەکەشم زۆر خۆشحاڵ بوون جوانە کەس لە قوتابیەکان هەبوو لە پۆلەکەتدا کە تۆ بکەنە سەر مشقی خۆیان کەمێک لەوان بەڵام قوتابخانەی لەبەرکردنی قورئانی لێیە جوانە ئەوانیش لەبەر کەواتە لەبەرکردنی تۆ بووە هۆی هاندانی ئەوەی کە خەڵک ڕوو بکەنە قورئانی پیرۆز بۆ لەبەرکردنی جوان باشە دوای ئەوەی کە قورئانی پیرۆزت لەبەرکرد وتمان لە ماوەی ساڵێک و نیودا ئێستا دوای لەبەرکردن چۆن جێگیرکردن یان دەورکردنەوە دەکەی یان قورئان لەبیر چۆتەوە دەورەکەمەوە لە ڕۆژێکدا نزیکی 5 جوزە دەور دەکەمەوە وە گوێ لە 2 جوزە ئەگرم چۆن پێڕادەگەی واتە چۆن کاتت دەسەکوێ بۆ دەورکردنەوەی 5 جوزە وە تۆ قوتابی بوویت واتە لە قوتابخانە دەورکردنەوەی خێرا بوو دەورکردنەوەی خێرا بوو لەسەر قورئان و بەلەبەر یان لەسەر قورئان دەتخوێندەوە لە بەیانیان لە ئێواران دوای قوتابخانە باشە با ئێستا باسی ئەو کاتە گونجاوانە بکەین بۆ دانیا بۆ لەبەرکردنی قورئان ئەو کاتانە کامانە بوون کە بەلاتەوە باشتر بوو کاتی نیۆڕۆ کاتی مەغریب ئایا شوێنێکی وا هەبوو کە تۆ لەلات باشتر بووایە بۆ لەبەرکردن واتە شوێنێک لە ماڵەوە لە ژوورەکەی خۆم لە ژوورەکەت باشە ئایا ئەگەر باسی ئەو ناڕەحەتیانە بکەین کە پێدا تێپەڕیوی و ئەو ناڕەحەتیانەی کە باوکو دایکت پێدا تێپەڕیون بێگومان دایک باوکل لەو کاتەدا لەوانەیە فشاریان خسبیتە سەر دەکرێت و لەوانەیە تۆ لە دڵت گران بوو بێ و بێزار بووبی چۆن دەڕوانی بۆ ئەو ڕۆژانە کە تێپەڕین زۆر جوان بوون چۆن ئێستا دەڕوانی دوای ئەوەی کە باوکو دایکت ئارامیان گرت و قورئانی پیرۆزیان پێ لەبەرکردی و تۆ جاری وا هەبوو کەوا ڕازی نەبووی یاخود تەمبەڵیت دەکرد ئەم ڕۆژانە هەبوو و ئێمە دەزانین بۆ هەموو منداڵان ئەمە ئاساییە تەنها تۆ نەبوویت بەم دۆخەدا تێپەر دەبن جاری وایە گوێ ناگرن یان قایل نابن کەواتە چیان پێ دەڵێی بۆ منداڵانە لەم بارەیەوە من پێیان دەڵێم هەمان ئەو شتێک کە من کردم چیت دەکرد من کەمێک تەمەڵیم دەکرد باشە بەڵام ئەم شتە پێویست بووکەوە بەو شێوەیە نەکەم کەواتە چاکە و خێرت دۆزیەوە دوای لەبەرکردنی قورئانی پیرۆز هەموو ئەو شتەی دایک و باوکیان کردی بۆ خێر و باشەی تۆ بووە جوانە چی لە قورئانی پیرۆزەوە فێر بووی چاکە لەگەڵ خەڵکی جوانە نەرمونیان بم لەگەڵیان جوانە وا لە نوێژەکەمدا ملکەت و بە ئارام بم جوانە باشە خوا بەرەکەت دارت کە ئەگەر ئێستا باسی ئەو ئاەتانە بکەین کە خۆشت دەوێن زۆر بەڵێ ئەو ئاەتانەی کە باسی بەهشت و باسی بڕواداران دەکات وە ناوە جوانەکانی خوا
ئەمانە جوان بوون. ئەو ئاەتانەی کە باسی ڕواداران هەندێکت لەبەرە کە گوێویستی بین؟ بەڵێ. باش با گوێویست. أعوذ بالله من الشيطان الرجيم وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. صدق الله العظيم. بەرەکەت داربی خۆپاداشت باتەوە. باشە ئێستا دوای ئەوەی کە قورئانی پیرۆزت لەبەر کرد کەواتە دەبێ پرۆژەکانت چی بن؟ ئایا بەشداری لە خول دەکەی بۆ تەجوید؟ ئایا چالاکی هەیە کە بەشداری تێدا بکەی؟ ئایا دەتەوێت بڕۆیتە ناو زانستی قیرائەتەوە بە وێنە؟ چۆمەتە خولی سەرەتایی زانستی تەجویدەوە لە زانستی یاساکانی تەجویددا. جوانە؟ وەسپاس بۆ خوا سەرکەوتم تێیدا. ئێستا چۆمەتە پێشکەوت بۆ خولی جوان خوێندنەوەش. جوانە. خولی جوان خوێندنەوە لە ناوەند؟ بەڵێ. لە کام ناوەند؟ بە شاعیر. ئەمە یەکێکە لە ناوەندەکانی کۆمەڵی پارێزەرانی قورئان. ئەم کۆمەڵەیە کە کارێکی زۆری بۆ خزمەتی قورئانی پیرۆز پێشکەش کردووە. باشە ئەم خولە سەرەتایانەی کە تۆ بەشداری تێدا کرد و هەروەها پێشکەوتوش بە ختمی مۆڵە دەست پێ کردیان نا؟ نە. دەتەوێت ئەمە تەواو بێ دوایی دەست پێ بکەی؟ بەڵێ. باشە باسی ئەوم بۆ بکە ئەگەر بێت و پێشبڕکێ یان چالاکی یان تاقیکردنەوە هەوو بێ بەشداری تێدا کرد بێ کە هەت بوون. بەڵێ زۆر. من کاتێک جوزەکەم تەواو دەکرد مامۆستاکەم تاقی دەکردنەوە پاشان دووبارە لە سەرەتای جوزەکەم بۆ کۆتاییم دەور کردەوە. کاتێ لە جوزئێ بوویتەوە وەک لەبەرکردن؟ بەڵێ. مامۆستا تاقیە کردیتەوە. ئەمە چۆن بوو؟ چەند شوێنێک زیاتر لە شوێنێک لە هەموو جوزێک؟ بەڵێ. باشە بە هەمان شێوە تاقیکردنەوەی تریش هەبوو بۆ تاقیکردنەوە بوو لە ئەنجومەن و تاقیکردنەوەی ئەو قافیش. تاقیکردنەوەی چی بوو؟ لەبەرکردن یان جوان خوێندنەوە یان نە لەبەرکردن؟ لە هەموو قورئان یان لە نیوەی قورئان؟ بە گوێرەی ئەوەی لەبەرمان کردبوو. باشە وەڵامەکانت چۆن بوون؟ ئەنجامەکان لە تاقیکردنەوەکان چۆن بوو؟ بەڵێ باش بوو. باش بوو؟ باشە ئەگەر ئێستا بڵین پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بۆ دانیا لەگەڵ خێزانەکەت لەگەڵ باوکوداکت لەگەڵ براو خوشکەکانت ئایا کاریگەرێکی ئەرێنی هەبوو هەست پێکرد بێت دوای ئەوەی کە بووی بە حافظ قورئان؟ بەڵێ پەیوەندیم لەگەڵیان زۆر باش بوو. تووڕەنت دەبوون لێیان. تۆ برای بچووکتر لە خۆتت هەیە؟ بەڵێ. چۆن هەڵسکۆتیان لەگەڵ دەکەی؟ جاری وایە لەگەڵی باشم و جاری وایە لی تووڕە دەبوو. باشە ئایا بیر لەوە دەکەیتەوە کە هۆکارێک بی بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ بەڵێ بەکەمی. بەکەمی؟ بۆچی بەکەمی؟ دایکم هۆکارێکی زۆر باشترە بووی. ئەو سەرپەرشی دەکا بیر لەوە ناکەیتەوە کە یارمەتی دەریبی بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ بەڵێ. ئەمە من دەوێت. باشە ئێستا دوای ئەوەی کە قورئانی پیرۆزت لەبەر کرد دەتەوێت ببیتە چی؟ وەکو خوێندن ئایا تۆ دەتەوێت ببیتە پزیشک، ئەندازیار، پارێزەر، هیوات چییە؟ دەمەوێت زمان بخوێنم یاخۆ زانستی فیزیە. زانستی فیزیە. ئەی تایبەت بە قورئانی پیرۆز دەتەوێت ببیتە مامۆستا؟ بەڵێ. جوانە. باشە مامۆستا هەمیشە کۆمەڵە سیفەتێکی هەیە. ئەو سیفەت و ڕەوشتانە چی بوون کە لە مامۆستاکانی ناوەندا هەبوون؟ ئەوان باش بوون بە سۆز بوون. واسمان دەکرد کە ئەوان وەکو دایکمان وابن. جوانە. ئەگەر ئێستا بڵێین تۆ چەند مامۆستا سەرپەرشتی کردی بۆ لەبەرکردن؟ یەک مامۆستا بوو کاتێک کە زۆرم لەبەرکردیەک بوو. جوانە. پێشتر مامۆستاکان زۆر بوون. زۆر بوون. چ سوودێکت وەرگرت لە زۆری مامۆستاکان؟ ئەگەر بڵێن ئێستا سێ مامۆستا دەبیر دێتەوە و هەروەها با بڵێن دایکیشت کەواتە شێوازەکان بێگومان جۆراوجۆر بوون. بەڵێ. کەواتە ئەو شێوازانە چی بوون کە لەگەڵ تۆدا پەیڕەویان کرد لە لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ مامۆستایەکەم بە شێوەی خوێندنەوە بوو. هی دووەم بە شێوەی دووبارەکردنەوە بوو. هی سێیەم بە شێوەی خۆشی بوو.
چالاکی زۆر بوو. جوانە کەواتە ناوی مامۆستا و وانە بێژەکان ئەو مامۆستایی کە چاکەی زۆر زۆرە بەسەرمەوە ناوی مامۆستا بوونایە. جوانە باشە ئێستا گەر بڵێین دانیا دەیەوێ شتانێک لە مامۆستاکان داوا بکە یاخود ئەگەر تۆ بیتە مامۆستا شتانێکی تر دەکەیت بەڵێ لەوانەیە برەوی پێ بدەی تۆ بە هیوای ئەوە بیت کە ئەم جۆرە کارانە بوونیان هەبێ. بەڵێ لەوەی کەوە توود نەبم لەگەڵیان تووڕە نەبم لیان بەو شێوەیە نەبم. هەرگیز بەم شێوەیە مەبە تۆ نەرمونیان بە. بەڵێ جوانە باشە باوکو و دایک ڕۆڵێکی گەورەیان هەیە وایە لە لەبەرکردنی قورآنی پیرۆز ئەو شێوازانە چی بوون کە دایکت لەگەڵ تۆ دەیگرتە بەر تاوەکو لەسەر لەبەرکردنی قورآنی پیرۆز بمێنیتەوە. ئەو جوزئەکانی لەسەر بوو کە ئەو لێمی داوا دەکرد. هەر ئەوە باشە باسی هەندێک لە چالاکیەکانتم بۆ بکە تۆ چی دەکەیت بەهرەمەندی ترت هەیە؟ بەهرەمەندیم لە وێنە کێشانە و هەروەها من بەهرەمەندی ئەوەم هەیە کە سەرنج لە زۆر شت دەدەم. واتە تەرکیز بەڵێ وریا و تەرکیز. زیرەکیت بەڵێ چۆن لە خوێندن تا قورآنی پیرۆز یارمەتی دەرت بوو؟ کاتێکی زۆرم هەبوو بەرەکەت لە کاتمان بوو. بەرەکەت لە کات؟ بەڵێ چۆن هەست دەکەی کە بەرەکەت لە کاتدا هەبووە؟ دەم خوێند تەواوم دەکرد کاتێکی زۆریشم بۆ دەمایەوە و ئەمەشت قۆستەوە بۆ زۆر شتی بەسوودم دەکرد. بەسوود وەکو چی؟ گەشەم بە توانەکانم دەدا یارمەتی باوکو دایکم. جوانە باشە ئێستا ئەگەر بڵێن چەند وشەیەک ئاڕاستە بکەیت بۆ باوکو دایکت دەڵێ چی؟ سوپاسیان دەکەم بۆ اون شتێکە بۆ منیان کردووە لە ماندووبوون و هەوڵدانیان. بۆ سوپاس بۆ خوارە سەر ئەم بەخشە. سپاس بۆخوا وتت بۆ مامۆستاکانت. زۆر سوپاسیان دەکەم لە قوڵایی دڵمەوە. زۆر جوانە چەند وشەیەک بۆ ئەو کوڕ و کچانەی و تەنانەت کەسانی گەورەش کە ئێستا بیسەر و بینەری تۆن و دەیانەوێت قورئان لەبەرکەن بەڵام ئەویان بەلاوە گرانە و دەترسن کە ڕووبکەنە ئەم کارە. ئەوەی کە هەوڵدانی خۆیان زیاد بکەن وە تەمەڵیش نەکەن. جوانە سپاس بۆ تۆ دانی خان سپاس. خوا پاداشی باتەوە ڕاگرت کا و لە خۆش داوا دەکەین بتپارێزێ و ببیتە مامۆستای قورآنی پیرۆز بۆ پێگەیاندنی ناوەکانی داهاتوو ئینشاءالله. ئینشاءالله. سپاس بۆ ئێوەش بینەران و بیسەرانی ئازیز بەویستی خوا لە دیدارێکی تردا پێتان دەگەینەوە لەگەڵ حافظ قورآنێکی نوێدا تا ئەو دیدارەش بەخۆتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا حامل القرآن